یەکەم کەسانێک کە ڕۆژی قیامەت ئاگریان پێ بڵێ سەعەدێ و جەهەنەمیان پێ گەرمەکرێ سێ جۆر کەسن. بۆ گیرفانپڕکردن کردێ بۆ دەمەدەمەی مەجلیسەکان کردێ بڵێن ماشەڵڵا پیاوێکی عالمە. ئەو وتیان بەشی خوای تیا نەبوو دەبیبن بۆ جەهەنەم. من لە کولیا هەموو جار کە دەرزەڵێمەوە بۆ تەلەبانە جاری وایە زۆری بەی مامۆستای هەر ئاینیشن هەموو ئیمام و خەتیبن لە خزمەتیانە کە دەرسیان پێ ئەڵێن پیان ئەڵێم لە ڕۆژ یەکەمەوە کە دێن ئەڵێم چەند معلومەیەکتان با پێ بڵێم سیوای تایە 20 ساڵ 30 ساڵە ئیمام و خەتیبە لە مزگەوتەکانە خزمەتی مزگەوت و ماڵی خواکە بەڵام هاتووە شەهادەی کولیە بێنێ مش لە خزمەتیانە لەوێ ئەوەی کە بزانین دەرس ومانە پیان ئەڵێن چەند خاڵێکی هەموو جار تاکیدی لەسەرەکەم یەکێ لەوانە ئەڵێم براکانم مامۆستا بەڕێزەکان ئیمامی ڕاستەقینە مامۆستای ئاینی ڕاستەقینە یا میراتگری پێغەمبەر صلی الله علیه و سلم یا خەڵوزی بنی جەهەنەمە یەکێ لەو دوانەیە یا میراتگری پێغەمبەر صلی الله علیه و سلم یا یەکەم کەس ئاگری جەهەنەم بۆ مەلایە گەرمەکرێ بۆ ئیمامە ئەڵێن مامۆستا چۆن ئەڵێم حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەل من تسعر بهم النار يوم القيامة ثلاث یەکەم کەسانێک کە ڕۆژی قیامەت ئاگریان پێ بڵێ سەعەدێ و جەهەنەمیان پێ گەرمەکرێ سێ جۆر کەسن. یەکیان کابرایە کە کوژراوە خۆبایە کاڵێ کاکە تۆ بۆ کوژرایی زەلام تۆ بۆ کوژرایی ئەی فول فڵانە کەس بۆ کوژرایی بڵێ خوایە لە پێناوی تۆیە لەوانەیە ڕافیشەکە لە جیهادیشا بووە بەڵام ئەم نیەتەکەی بۆ خوا نەبوو خواڵێ درۆ کرد بۆ کوژرای بڵێ ماشەڵڵا کوڕێکی ئازایە سنگی ناو بە فیشەکەەوە کون لە جەرگیان نەبوو لەبەر من نەو کرد بۆی بڵێن کوڕێکی ئازایە ئەو وتیان دەبیبن بۆ جەهەنەم. دووهەمینیان عالمێک دێنن پیاوێکی ئاینی زانایەکی ئاینی ئەڵێ باشە قورئان فێر کردی علمی دینی فێر کردی زەمینەم بۆ ساف کردی ببی بە عالم ببی بە ئیمام چی کرد ئەڵێ خوا نەسیحەتی خەڵکم کرد و تاریخ خێرمدا پێش نوێژیم بۆ کردن ئەوم بۆ کردن ئەوم بۆ کردن ئەڵێ بۆ چی کردێ بۆ من ئەڵێ بەڵێ خوای ئەڵێ درۆ کرد جا سبحان الله پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەگەڵ خوای گەورە پێیوت کەذەب درۆ کرد ئەڵێ چی مەلایکەتی عەرز و عەسمان شێت لە دوای خواوە ئەڵێن درۆ کرد هەی درۆسن بۆ کردی پاروی چۆری پێ بخۆی بۆ کردی فتوای بۆ ملپانەکان پێبیت حەڵاڵیان بۆ حرام کەیت و حرامیان لێ حەڵال کەیت بۆ گیرفانپڕکردن کردی بۆ دەمەدەمەی مەجلیسەکان کردی بڵێن ماشەڵڵا پیاوێکی عالمە ئەو وتیان بەشی خوای تیا نەبوو دەبیبن بۆ جەهەنەم. لەولا شۆ دەوڵەمەندێکی کە دێنن ئەڵێ تۆ پارەم مایتێ ڕزقم مایتێ نیعمەتم دایتێ سەرۆت و سامانم دایتێ چی لێ کرد لە خوای گیان مزگەوتم پێ کرد ئەوم پێ کرد خێرم پێ کرد ئەڵێ بۆ کردێ لە خوایە لەبەر تۆ فێڵ لە خوا ناکرێ ئاگەی لە ترپەی دڵەکانە ئەڵێ درۆت کرد کەذەب بۆ کردێ بڵێن ماشەڵڵا پیاوێکی سەخی طەبیعەتە خێرە و مەنگە لەبەر وتی کردێ ئەو وتیان دەبڕۆ ئەوش بەرن بۆ جەهەنەم. ئینجا عەرزێ و مامۆستایانە ئەکەم ئەڵێم پیاو بچێتە سەر ماڵان دزی بکا باشترە هێشتا گوناحی کەمترە لەوەی دین فرۆشی بکرێت و پارەی پێ پیا بکرێت.